لە ساڵی 2017 بە دەقیقی لە مانجی 12 بوو کۆتایی مانجی 12 زانیم گرەیەک لە سنگم هەیە لە مەمکەم لە لای ڕاست بێگومانەوەکو کەسێکی ڕۆشنبیر نابی گرێ ئیمال بکرێ و پژگوێ بخرێ یەکسەر چوومە لای دکتۆر گومانی شتی خراپی نەکرد سەرەتا پشکنین چەند پشکنی نەچی کرد پاش ئەوەی کە مەسەلەن تیشتی وەرگرت هەروە سۆنەریان کرد پارچیان وەرگرت لە ناومەمکەم دەرکەوت کە گرێەکە گرێکی باش نییە پیسە ناوەکەی شێرپەنجەیە کە خەڵک هەموو لێ دەترسێ ئەو ناوە بێنی لە ڕاستیدا خەڵک زۆر بیر لەوە دەکاتەوە کە شێرپەنجە یەکسانە بە مردن شێرپەنجە هیچ کاتێک یەکسانیە بە مردن ئەگەر لە کاتێکی زوو بزاندرێ کە توش شێرپەنجە بووم خەفەتم خوارد هەستم کرد کە تەواو ینی زۆر شت لە جوانیەکانم ڕۆیی لامەم کەکەم ڕۆی پاشان چارەسەری کیمیایم وەرگرت قژ و برۆ برژانگم هەڵوەری بەوانە خەفەتم خوارد بەڵام لە ڕاستیدا هەر ئەزمونەکی ناخۆش هەر ئازارێک ئینسان پێی دەگا پەنجەمۆری خۆی لەسەر کەسایەتیمان بەجێ دێڵێ بەڕاستی ئێستا هەز دەکەم بەهێزترم لە جاران بە سەوتیوی هەبوو شکلی من بەس لەسەر دەمچایی کاتێک چارەسەری کیمیایی وەرگرت دەمزانی ڕۆشنبیری ئەوەم هەبوو کە قژ هەڵدەوەرێ کسێکی بچووکم هەیە تەمەنی 6 ساڵانە حەزم کرد بەو نەخۆشیەی نەمبینی بە قژ هەڵوەرانەوە نەمبینی تووشی شۆک نەبی هەستام پێش قژ هەڵوەرانەکەی باروکەم کڕی لە ماڵەوە یاریەکمان دەکرد هەندێک جار ئەو دە بۆ دکتۆر سەماعەتی پزیشکیشم کڕی بوو دەمگۆرێ ڕاست ئەمەی چاکەوە من نەخۆشم هەندێک جار ئەمن دەبوومە نەخۆش ئەو دەبووە دکتۆر دەورەکانمان پێچەوانە دەکردەوە ئەو شتانە وای کرد یعنی لەگەڵ ئەو باروکەی ماوەک لەگەڵی بژیم زیاتر لە 6 مانگ ئەو یاریەم لەگەڵ کچەکەم دەکرد داهات سەردانمی دەکرد چکە و ماوەیە لایداکم بوو داهات سەردانمی دەکرد باروکەکەم لەسەری دادەنا یاریمان دەکرد شتەکەی وەکو ینی ئەو نەخۆشیە گەورە وەکو یاریەکمان لێ کرد باروکە لە هیندستان قژەڕەش و درێژە قەترانیەکەی کرد بە قوربانی من لە کوردستان بە پارەیەکی زۆر کڕیمەوە هەروەک ئەوەی خەونی کەسێکی ترم لە ئاسمانی ئارەزوەکانیدا ڕفاند بێت بە دیاریەوە گریام هەروەک ئەوەی شێرپەنجە جوانی و خەیاڵەکانمی لە قوتووی خەونەکانم هەڵپچڕی بێت گریام بیر لەو ژنە هیندیە دەکەمەوە دەپرسم ئاخۆ قژەیەکی ڕەش و درێژی قەترانی بەرامبەر چەند ژەمە خۆراک بێ تۆزە گۆنیە کاکە ئەوە لە سێبەرێ یانیش ڕۆژ هەندێک جار دێمە ئێرە ئەو شوێنانە زیاتر ئینسان ئارام دەکاتەوە زیاتر بیر لەوە دەکەوە کە چ شتێک دڵخۆشت کە چونکە پاش ئەوەی لە مردنە قورتار دەبیان لە نەخۆشیەک دەگەڕێەوە بیر لەوە دەکەوە ئیتر بەسە پێویستە گرنگی بە خۆت بدەیت پێویستە بایەغ بە جستەی خۆت بدەیت بە دەرونی خۆت بدەیت چ شتێک ئارام دەکاتە هەوڵی ئەو شتانە بدەیت کە دڵ خۆشت دەکات ئەم لێرە زۆر جارە دێمە ئەو مەشتەلانە لەبەرەوەی دڵم پێی خۆش دەبیت گوڵ و بۆن و عاتر و هەر بەخۆی لە نزیکە لە ئافرەت ئەوانەی کیمیایی وەردەگرن هەڵبەت تووشی خەمۆچی دەبن بەڵام ئینسان ئەگەر هۆشیاربی دەتوانی خۆی لە خەمۆچیە دەربینی زۆر جارە من قسەچی دەکەم دەڵێم
ئافرەت ئەگەر ژنیش بی دەبی پارێزگاری لە کچێنی خۆی بکە ئەو کچەی کە لە ناوەمانە چۆن حەز بە سەماکردنە حەزت بە مۆسیقایە حەزت بە قورئان خوێندنە هەر شتێک ئاسوودەت دەکا ئەوە بکە بەڵام نەک بەترسەوە بوونمونە ئەو کەسانێک کە لەگەڵم داخیل دەبوون لە خەستەخانەی لە نەخۆشخانەی نانەکەلی قورئانیان دەخیندەوە ئەم جارێ پێ دەکەنین دەمگوت نەکەن بترسن ئێستا کاتی ئەوەیە خواتان خۆش بێ چونکە خوا ئاگای لێتانە